محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێیانی خۆشەویست بە خێربێنەوە بۆ ڤیدیۆیەکی تر لەگەڵ مام چەکۆی لە یاری ئەوەی ئاوت ئەوە گەشتینە ئێرە خەسەخانەکە مام چەکۆ ئابزان مناڵیانەبێ ئیشە بە نازی دایک و باوکی گەورە بێن مامە زۆر سپاس زۆر جا گەشتینە ئێرە و ئیتر ڕامانگرت جا داوای لێبوونەکە ئینشا ڕۆژێک ڤیدیۆمان نەبوو وە هۆی چەند ئیش و کارێک و پێمان ناکرێ کاکە گیان هەر ڤیدیۆی تدای بەزی نه خەتای دانیەوە ئەوەی ڕێ ناکەوێت سوودفا جا مامەگیان بەخێر بێت و قسەکارێک زۆر سپاس عزیزی زۆر مەمنون سڵاتە نەبێ هاوڕانی خۆشەویست و ئازیز زۆر خۆشحاڵم کەوا جارێک تر لە پارتێکی تر یاری ئەوەی ئاوت لەگەڵ مامە عەبدوڵای خۆشەویست گەڕانەوە لاتان هاوڕایان هەروەک مامە عەبدوڵا فەرمووی گەشتینەتە ئێرە خستەخانە گوواکەوە خێزانی کارکتەرەکەمان مناڵی ئەبێ زۆر سپاس پیرۆزبایی نایە زۆر مەمنون دیاریشتی مێنن بەخوای گۆڕەقە و دووەرەقەی مێنن پێویست ناکە ئیتر لەگەڵماندابن وەداوای لەبوون دەکەمکەوە ئەم شۆ نەمانتوانیکەوە و یۆکەمیش بەکاربیێنی ئینشەڵا با بۆ جارەکانی تر بێت هەروەش ئێستا لەگەڵماندابن مامەجان دووبارە بەخیرێ و با دەست پێ بکەین بۆ بەخێر بێتەوە مامەگیان با بڕێوە لەم مەزعەدەوە مەزحەدەکە گوە عازمان لەولای ئەو مەزحەدە لە داویە و لای کرێەوە وەی چییە؟ بە قۆڕان بەخوا شکی کردو ئەرە باوەڕکە ئاها مامە باوەڕ کە باوەڕ ئەوەی کردووە شکیان کردێ You guys seem familiar. Have I seen you before? Nah, I don't think so. Okay. Whatever. هەنە یەڵا لێک و بعد لێم گەڕێ بە قورعان ئەیسێک داناگەشم پشتمێ نەکەی مامە بۆ ئەستە But your faces are so familiar. ئەڵێ دەموچاوی ئێوە لە شوێنێک بینیوە نا دەڵە ئاشنا ئەنی دیارە دەی مامە ویدە و لای کام لای کامە کورە ئەو لێم ژێرە ئەوەی لای منە بەخوامەدی ئەوەی لێ دەوی خۆ شەڕە ئەوە خۆش من حەزم بەو بەس ناوێ ئای دەست خۆش بێ ئەو تۆ ویستە لێدە ڕێگەوەی تۆ لێیدا You need help, man. What? Just don't like taking risks. That's all. So, you excited to see your baby? I'm more nervous. Understandable. I was nervous too, but don't worry. He'll be fine. Thank you. Yeah. Easier than I thought. Shit. All right. Maybe not. All right. This is fun. Yeah. I'm really good at this. ئەو دەبێ ڕایگرین Shit. All right. کەرەوە چیەوە لای بە بابە وەرەمە وەرە لەوانم گەڕێ بڕوا لە دواتر ئەم دەرگەر ناکرێت ئەمە بە پرسیارێکی ئەتوان This is the maternity ward, right? Yes, it's over here. Are you the father? No, I'm not, but my buddy is. I'll get him. شەریکی Vincent! سەوتی یارەکەی کەم بکەین رانە ڕۆ سەوتی یارەکەی چەند زۆرە باشەوە بێ بچین بۆ چوو مەگەر تۆ لێ پرسی مامە تۆ وەڵا ڕاز دەڵێ من دەبێت بپرسم Excuse me, ma'am. Does it really take two guys to change a What's the light name, bulb? please? Carol. In the union it does. Already. And we are. Right, just follow me, sir. Thank you. ماما صوتي تیڤەکەت دێ گاڵتاوەکەی وەڵا صوتی تیڤەکەت جوولێ بۆ Hey, Leo. You coming? Please, Leo. We don't have all day. Hey, Leo. Get over here. باشەوە دێ ئەی هات بڵێ وێرە وەڵای بیرم نەبووە چی جارە بیرمە چێ Come on, Leo. شوێنێک بەرە Thanks. مامە دووسیارەتە دە گەیم پاس
تاقی نەکردوونەتەوە نیوە وڵای لە زۆر لە مناڵە چەند بەڕاستەکانیتر نادا You okay? I'm fine. Vincent, باش what are you doing here? تۆ چێکی تۆ لێرە چی دەکەی She's my daughter too. This is Leo. ئەمە ناوی لەڵەیە It's nice to meet you, ma'am. خۆشحاڵ ناسینت Baby girl, huh? دایکە کتی دایکە I'll leave you guys alone. کتی دایکە کتی مام I'll be waiting outside. Yeah. And congrats, by the سەگای way. لێ تێکشی شوێ دەرەوە نازانم یاوتی خۆشحاڵم بە ناسینت شتێکی نازانم بەزوتی پێمە Can I hold her? خۆشحاڵم بە ناسینت دایکە کتی مام نازانم Okay. ماما تماشامەکە کاکە هۆ عایلیە ناوی دێنم ڕەجەب ئەها ئەها پێت چۆنە نابێنین عەبدوڵڵا She's so beautiful. عەبدوڵڵا باخێر لە خۆی ناوینێ ئەوە کتی زۆر جوانە بوونی کول ماشەڵڵا You know, I miss you. مسلمان نین لە جێ خەتانەیکە Vincent, please. I دەڵە love بڕۆ you لێرە so much. I just have to finish this. You have to trust me, برۆ بووکەڵەیە Carol. وای پێمەڵێ برینمان مەکوێنەوە What do you want me to say? نازانی پێ تێگەچم دڵمان مەشکێنە مامە I just want you to trust me, پێم okay? هەموو قسەگەرنە Things will be different. You keep Let's stop saying getting that, me- but you you're can gonna get make me yourself killed. I can't live with that. I'm not gonna let that happen. نازانم دڵی پێ I خۆش promise. نازانم You have to trust me, میگەرە Carol. پەرستە بەتەما بۆ شوکە وەڵا پێچێ کۆڕە عەدی چییە دێژن زان من خەریکی چ پەنێگم نازانم بەتەمای چی معلوم ئێستا پۆلیسە بینێت وڵا پێمای پۆلیسات ئاح بە ئەجاو چەکەکانمە ئاها بەخۆت سەگەم تاو نەگە پۆلیسەکان هاتن ئێستا پۆلیسەکان زانیانە جارێ ئەوێ ڕاگەین سنایپەر لیان دەی خۆشە Vincent, we need to get the hell out! There he is! Cops are here! No shooting, we're in the hospital. Okay, let's go. ئاڵێن تەخیان لێمەگە بێ بیانگری ئی وەختی کورە دەی زوو بە وەختی وەیە داینێ بابە داینێ سێ بیگرە وەختی وەی نییە ئەمە لە پەنجەرە ڕۆ سەر قادرمان بەقسە پێکەم Just go. تۆ بڕۆ Go. الله لێرە خۆ بڕۆ نەدا وەختی وەی نییە ئەرە ڕاکەتانە There he is! He's running for it! Get him! منی دەرکردووە ئەیکۆ عن تۆ دەبێت تێوە Freeze! ئەوە بەس من دەرە برا وەڵام وەزە He's over there! ڕاکە ڕاکە ئای ئای وەرە وەرە لێ ڕاچ ڕاچۆ لاچۆ ڕەشۆ گامەڕوو Hey, yo! ئەو هەو دویان نیە لەماندا دەیدە تم زەرەرێکی زۆری لیاویستم بینێ بەس باش نییە There he is! He's running for it! کرە بێوەدا نەیکەوێنێ نۆرەی منە Oh shit! وچیوە وازم ئەوە چیە گەورانە ڕ Get out of the way! ئای برا ئای بەراباتری خۆشداوە چۆنەگری ئەوێ چیکەم لێ ڕاکە 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 کونێکس دێدا دەی 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 Shit! Hey! Is anybody in here? Better show yourself. Murray, you got anything? No, it's all clear.
بۆ کێوشە پێی منیش لێرەمە هەڵە نەبوو من لێرە بێ شو ئەو لای لای بێ دابڕگیانە ڕێک بۆ شوێنی پۆلیسەکەی ئەتڵان ئەی Come on, open, goddammit! You're under arrest! کورەدەی Hey, watch it! He's over there! عملێ خۆم ڕاگەن دەستی پاشمە لەبی چۆن ژوێنی عملیاتی وەختی وەگی I need to get up in that vent. هيا كاميرا وسوشو بخوي داماوي نمشي نقرا مدني شيلي هذا انا غوشه Are you shitting me? اي تسخوش ماما Come on! Let's go! اي منهم دي وقر عادي باش Wanna fight? Let's fight! ولا دوروها وبلقوها He's over there! Don't let him get away! فريانكو مردم I'll beat every single one of you! Come on! والله زوانه زور اورا ايش داوز نفسك زور ابا قران تاخذ كيف اي باش ابو من عبد الله اي من سيابة زوج معلومة مجولة شركة والله في اسم مش بما يلي ذات دم واي اي برانا روتسان زوامبو الله بشيكا شيء هاته ولايته نعم إيمانية والله ما حظ مدي بس راكدنا ويسيد Damn. I need to find a way out of here. Check the windows. يا منكوي I don't know. That's about I don't one. think he's that stupid. أي لو دروي أنا بيني I'm not so sure. Hey, you think it came through the ventilation? Yeah, looks like it. So, where'd he go? I guess he jumped down and ran out. Yeah. He must be fast. Looks like quite a drop from that. هو روشتن ورا Is he hurt? برا ما يكون في المتاكد وقتي ويا وي إذا ورد روح شش كان لا منها والله مشتاقين بدي You're under arrest! You're coming with me. انا ابي شوي كوشم Come closer and I'll shoot him. اشوف Put the gun down now! Don't hurt him! لينا بيشو بقانا You can't win this! رهناته يعني تخشي عندك يا حي Don't do anything. Get over here. Take it easy. Fuck! Piece of shit door! Open! كليو دي عوا بودا ودا ميدان شو تشوي ولي سداما اي جوم كربو انا رصدي تي في كيزور ها وي ما كنت بقاو حيزني والله حيس ما انا كده يا الله Damn. Think, Vincent. Think. اوه برا يا خوشة دانش Good evening, ma'am. Good evening, officer. We have 2 fugitives at large in the hospital right now. I know. My colleague just called me. I think it's these 2 guys in the paper. Yes. You seen them at all? No. Are they dangerous in any way? If you see them, you make sure you stay safe. Stay away and call for any of us, okay? Will do.
Let me know if there's anything else I can do to help. Sure. We'll be patrolling this wing for now, so we'll be close by. If you see or hear anything suspicious at all, you let us know, okay? Of course, officer. Thank you. Stay safe, man. سيريرو ما قبل قلنا. لا نقول. برا ترجع شو دعني؟ ايش شيء خانق؟ There he is! To hell with it. I'll jump out of the window. هاتي ندير بي او بي تاخذ نيش تاري حاضر من Are you shitting me? Come on! Open! Freeze! Fuck! Surrender! Freeze! Shit! Stop! You're under arrest. Come on, let's go. برافريان قول كشتم يعني. Damn, I need to help him. أنا نفكرهم يعني. The car. بركاك الدنيا أنا تدم. أي باب كنا ما بقول. حلقة شيء. There he is. أوه ده بيجي من الذات ده. يا أخوة بقري عاتب. باقي يا ربي بورا. مظلم. أيها برافراك كي وقت يا ويا. ما دام فين خذ نتزاد دي. اللي لا. أيها بوليس أبواك. وسيو ايوه بالي غري الله خوش براستي يعني براستي شان كريني عقبتي بيكري الله يبجي والله بجيان من راو راكردن بي نابي باشبونا انا كردستان وبخوان راكن بين هيرم ما يقدر الصوت مقرا الريكورد ايه You sure it's a good pilot, right? Yeah, kind of sure. Come on, man. You know I'm not a fan of heights. Don't worry. Emily's a great pilot. She was practically born on a plane. Long time no see, Vincent. How you doing? Good. Hey, Leo. Nice to meet you. You too. Mama, so, you're a friend, I guess? Yeah. I hear you're a good pilot. Well, I don't know about that. Thanks. Okay. Emily, does this thing fly? What, does it look like a fucking bike? Of course it flies. Where are we going? Mexico. Mexico? You gotta be kidding me. That's way too far. I'm not flying to Mexico. Emily, you know I always pay you good. If you want to go to Mexico, you're gonna have to pay me way more than good. We'll pay you double. Just take us there. Double, huh? Double. You good for that, Vince? Yeah. Where are you going? Where do you think? Mexico. Oh, the scene in Mexico. Mexico. Who's asking? Come on, Harvey. I'm telling you the truth. I would never say anything. I would never do that. You know that. And I didn't say anything. They tried to get me to say something, but I didn't. Because that's not what I do. You know that. You gotta trust me, Harvey. I promise. Please. Please.
ها لێرە شەڕەکان مامە ئەمانی شەپشتیان Thank you. Thank you. Oh God. You're doing the right thing. You're good, Harvey. Good man. والله سەر دەمێت باسی بکەم وەکو سەرەتا پێش What are you thinking? هیوادارم We need more men. بەدڵ بوو He's coming. ویدیۆکانمان بۆ بکەن زۆر سپاسان دەکەم زۆریشمان نەماوە بۆ Juan, dime یەکتری jefe, ئینشەڵڵا necesitamos más hombres. شتێکەشمان لایەت نەچوو Todos. ئینشەڵڵا Todos. ¿Pero qué pasa? شتێکەش No ئەەکەی preguntes tanto. دوو نەفەر سێ Hazlo نەفەر nomás. ئینشەڵڵا ئەکەونە ناو But wait. What? خەڵاتەکە ئەمە بەڵام چ خۆت ئاگاداری بکەم بەرە لاویستم بڵێمەوە چونکە دانی پیان نبوو کە کویەوە دانی پیان نبوو کە ئەو لەکوێیە هەر شوێنەکەی کەشف کرد بە ئێمە Here you go. ئەویش کوشتی Hey, Vincent, بەس لەبەری کە who is دانی this Emily, really? ئارە Don't وەڵام even ask. شوێنەکەی پێوت بوو ئەمامە سێری پێڵاوکە ئەو بەریکە Yeah, I just need to fill her up. تاکە پێڵاکی Help ئەو me بەری out. کارکتێری من The gas tank's right over there. زانیتیای شتێک شتینە شەریکە لە یادیسەوە کۆمپانیاکە شەریکە What do you think? Is this a good landing spot? Let me see. Yeah, but it's gonna be a long walk through a dense jungle. پێچە مامە ئەو That's fine. کابرای بگژن و دوای You دوبارە could also parachute down here. That would get you way closer. فیلمەکانی ژەو هەیە No thanks. دێنە فیلمانە I'm not good with heights. Whatever you want. هەردێنەوە ناو سیستەم بەڵام Wait, دوای Emily. بە ئازادی خۆیان Do you have parachutes here? I do. Hell no, Vincent. You crazy? Do you know how much time that would save us? ئاخیرەکی ناخۆش دەوێت I don't care. I haven't even seen a parachute before. It's not that hard. You just pull a شڵە cord. ئاخیرێکی خۆشی Right, Emily? Well, technically, you're right. Come on. What do you say? ئەی ئەبە چیڕۆکی تریشی دوای دەندرەوە چ بکەین هیچ نازانین لەن پلانی وەدانی کاکە No way, man. I'm not jumping دەماتوانی out of a هەروە plane. عشارەوەک So you would rather trek for hours through a hot and dense jungle. I'll even crawl if I have to. All right then, you dweeb. Emily, I'll handle the fuel. What? Who jumps out of a plane midair? Doesn't even make sense. If you say so. ڕازی نیە بۆ پلانەی نازانم وا پێچی ئەی ها Sorry, it's coming with us. Just get it on the plane, okay? والله مامە پێمە بێ ئەوە عاشقت بوو چیە بە تەمای بیکەی دوژن بە تەمای بیکەی دوژن Guys, can you please find my logbook? ئۆ وەرە پەیمانی سیلاعش بڵێ سیلاعش دەکانیشمان Just give it to Emily. وتی لەو شتانێک کە پێویستانە ئەمە بکەم باسی ئۆپێن هەندێک دۆزابێت درگاکە بکەینەوە ئەوانی سەرەوە هەون ئیمێڵی چی ئیمێل All right, guys. The plane's filled up. Unplug the fuel line. ئەو بۆ لای تو دانێگەوە بۆ دانێکش ینی من هێستا ناتۆ منیش شتێکی تری هەیە نه گیف ئیمێل عەبدانەوە شتە چییە نێگەشم لێگەدۆ Come on, guys. Vincent, We're get wasting in. time. وەرە سەرکەمام I'm ready to go now. یەکشتی ترمە نه وەرە سەرکەوتەوە ینی تا بێرە دابین تاوا یاڵڵە یاڵڵە ماما ئامادە بە ئامادەی بۆ گەرم کە سەماعەتی وژە ئامادە بن لایبریا بۆ سنەکە کوێ ئاڕێن بۆ شەڕ پێکردن خوا چەند لەگەڵ بەڕاستی یاریە ماشەڵای لێبێت ئینشەڵڵا پارتی تریشی ئەبێت بەشی تری بێت You nervous? No. You? A little bit. Just enough to keep me focused, you know? مامە ئەزانی دەچکەوەمە پێکەوە بووینە بەرە لایەتێک دەسز نێبووین ئەوە کە سەرەتاکەی ئارە بەخۆی I've been thinking about your situation with your wife. I might have a solution for you. Okay. You should write her a letter. What? Look, I don't mean to interfere, but I had a similar situation with Linda.
So I decided to write her a letter. And it worked. I laid it all out. She gave me a second chance. You know? I'm just saying that writing a letter really helped. You know? I mean, of course, it's up to you. I mean, I'm just saying that it worked for me, but it doesn't have to, you know. Anyways, look, I'm just saying it was a good thing. That's all. If you only... Yeah, well, I'm not really the writing type. Yeah, I mean, it was just an idea. It's just... Anyway, congrats on the baby. I'm really happy for you. Thank you. Yeah. گەشتینە جەنگەڵەکە ئارە بەخۆی ئامادەیت مامە؟ تاقمتفانگ بەست وەرناگەڕێ یا ئەڵڵا چەکەکە Over there! We'll be back in less than an hour. Take it easy out there. See you soon. Okay. Ya Allah. Evet şaka. Bana padlı sniper araya. You ready? Yeah. Let's do this. هلا يلا قول ترتيبات بس معلومة أبي بدو كاميرا يبي بابي مشكم لو يدعني أبي بيعي بيتوا هوان بو خورجاك إنه وشد بكارينا هلا لفليم وشتي شاقة سري كبير زوري بو بكاريات وخبراسي بكاري بو زيادة برجاك إنه You get it, right? Walk in the park, walk in the jungle. Yeah, I get it. لاي باليرة Parachute would have been much هذا easier. والله عيبيني سيخوبك دوای تاوی دەی باشە ئاڕانی خۆشەویستی وەرارم تام چێشتان لە یاریەکە بینی بە هەروەکو ئێمە بەڕاستی یاریکی زۆ خۆشویستان ڕاکێشەیت هیوادارم ئێوەش بچن تاقی بکەنەوە لەگەڵ برادرانتان زۆر سپاس کە تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان دەبن ئەمەش پارتی ئەم جارەمان بوو چاڕوکەم پارتی تریشی مایە جارێ هەڵە نەبم دوو پاسەی پارتی تری ئەبێ بمێنێ بە بوچوونی خۆمزە نازانم ئیتری شەڵە هیوادارم بە دڵتان بێت دووبارەمان ئەوڵ دەستی تۆش خۆش بێ و دەستی هاوڕانیش خۆش بکە تا کۆتایی لەگەڵماندا بوون لەلای منەوە خواتان لەگەڵ هەشاد بەختەوە بن عیبینێ مەم یان دەستەکانی خۆش بێ هاوڕانی خۆشەویستی هیوادارم ڤیدیۆگەتان بەزوو بێت و لایک و سەبسکرایب لەبیر نەکەن وەکو پشتگیریەک بۆ ئێمە و بۆ ڤیدیۆکە و بۆ یاریەکان و بۆ یاریە تازەکان کە تاقی ئەەکەینەوە و بۆ مام چەکۆ پشنە کەناڵەکەی لە دیسکریپشن هەموو جارێک هەیە لە هەموو ڤیدیۆکان قوربانە دەست خۆش لە خزمەتم زۆر سپاس ئەو هاتینە کۆتایی ڤیدیۆگە و لە خۆشییا بن تا پارتێکی در خواتان لەگەڵ خواتان لەگەڵ